ما بەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەم بارەیەوە وەک ئەمڕۆ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی ڕایگەیاند کە بەرنامەیەکیان هەیە بۆ چاودێری و چارەسەرکردنی منداڵانی کارکەر. ئێستا بەڕێز نەزمی موسا جێگری بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. زۆر بەخێر بێ کاک نەزمی. ئەو پلان و ئەو بەرنامەیە چییە کە ئەمڕۆ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی باسی کرد؟ چۆن چاودێری منداڵانی کارکەر دەکەن؟ هەر بەخۆی ڕاستەکەی کێشەی کارکردنی منداڵان کێشەیەکی گەورەیە و لەوانەیە پێدەچی ساڵانە بەرەو زیاد بوون دەڕوە لە وەرزەکانیش بە تایبەتی وەرزی هاوین کە وەرزی پشووی خوێندنە زۆر زیاترە لە وەرزەکانی تر. ئەمە بەڕاستی پێویستی بە چارەسەرێکی بنەرەتی دەکرێت. ئێمە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە چەند ڕێگایەکەوە کار لەسەر ئەم بەرنامانەکەین وەکو ئەوەی کە بە پێی یاسای کاری عێراقی لە خوارد تەمەەن 15 ساڵ بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراوی نییە کە منداڵ کار بکات تەنها ئەو کەسانە ئەو منداڵانە نەبن کە لای کەس و کاریانی شەکەن وەکو دایک و باوک و خوشک و برا لەوام بترازێ بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراوی نییە کار بکات لە ڕێگای لێژنەکانی پشکنینی کار پشکنینی تەندروستی و سەلامەتی پیشەیی و پشکنینی دەستەبەری کۆمەڵایەتی ئەم لێژنانە بە بەردەوام کە سەردانی شوێنەکانەکانە ئەم حاڵەتانە کە تەبان ئەوانن کە خاوەن کاریان هەیە ئەوانە بەڕاستی خاوەن کارەکان ئاگادارەکرێنەوە کە نەزمی ئەی ئەوانەی کە خاوەن کاریان نییە بۆ نمونە ئەلاگا ئاو ئەفرۆشێ لەسەر شەقامەکان کلێنز پێشتر دیاردەیەکە بۆ دیاردەی سوالکردن زۆر بوو بەڵام ئێستا ئەم دیاردەیە بڕێک بەڕاستی گۆڕاوە تۆزێک گۆڕیانە کە گوڵ دەفرۆشن کلێنز ئەفرۆشێ ئاو ئەفرۆشێ گوڵ ئەفرۆشێ ئەم بابەتانە ئەفرۆشێ بەناو هەر سوالکردنە بە حقیقەت. ئەمە بەڕاستی پۆلیسی نەوجەوانان دەبێت زۆر ڕۆلی خۆی ببینێتن بە هەماهەنگی لەگەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەبەرەوەی ئەوانەیە کە لە شوێنە گشتیەکان وەکو ترافێکلایەت و باخچەکان و پارکەکان و سەرشەقامەکان کارەکەن پۆلیسی نەوجەوانان بە هیچ شێوەیەک بێ نەهێرێتن ئەمانە کار بکەن. طبعاً ئەمانە هوکار زۆرم بەڕاستی ئێمە دەبی بەگەڕینەوە هوکارەکانی کارکردنی مناڵانە. کاک نەزمی ئێستا باسی هۆکارەکانیش دەکەین بەڵام لە ئامارەکە داهاتووە کە لە 100 تا 20 ئاوارن و ئەوانن کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن 180 خانە خوێنەوە منداڵانی کارەکەن واتانی ڕاستە بە هۆکاری هەژاری کار دەکەن بەڵام دایکی و باوکیان خەڵکی ناوچەکانی هەرێمی کوردستانن چی ئەکەن بۆ ئەمە؟ بە تاکید مانێ ئەمە گوتم لە بیدایەت باسم کرد کە دەبێت چارەسەرێکی بنەرەتی بۆ ئەم بابەتانە بکرێت. بە حقیقەت وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەبێ بودجەیەکی لەبەر دەست دەبێتن بۆ چارەسەرکردنی حاڵاتەکان بەڕاستی چونکە ئەمە هەمانە وەکو پیشە یعنی دایک و باوکیش هەمان ئیشەکەن ئەم حاڵەتانە هەیە ببوورە بەڵام ئەمە هەمانەش ئاوارەی سووریە هین ئاوە ڕاستە ئەوانەی کە خەڵکی هەرێمی کوردستانن و دانیشتوی ئێرن و خوجێین ئەوانەش بەعزێکیان بەڕاستی کێشەی داراییان هەیە بعضێک حاڵات هەنا عایلە لەسەر بژێوەکەی ئەم عایلەیە لەسەر ئیشکردنی ئەم مناڵەیە کەواتە ئێمەڵایانی پێویستە بخوێنێت ئێمە وەکو حکوومەت دەبی ئەو هوکارانە لابین کە ئەو مناڵایی وەی لێ کردووە بێتە سەر شەقام ئیش بکاتن کەواتە هاوکاری خێزانەکانیان بە تاکید هاوکاریەکەش بەڕێی من بەڕاستی بە 150,000 و 200,000 ناکرێت لەبەرەوەی خێزانێک ئەگەر باوکی نەبێ ژنێک سێ مناڵ 4 مناڵی هەبێ کرێکی بێ مانە ئەوەیە بەڕاستی تو دەبی کرێەکەی بدەی وەکو حکوومەت وا تو دەبی بژێوی ژیانی ئەم 4 کەسەش بدەی بۆ ئەوەی بتوانێتن مانگانە پێی بژیتن بۆ ئەوەی بتوانێت بژێ بۆ ئەوەی ئەم مناڵە بیرۆکەیەکی باشە بەڵام ئێستا توانن لە حکوومەت جێبەجێ بکەن. کێشەکە ئەوەیە بودجەیە ئەمە بەخود دەزانی لە 2014 حکوومەتی هەرێم بودجەی نییە لەبەرەوەی حکوومەتی عێراقی لە 2014 هەموو بودجەیەکی و هەموو یارمەتیدانێکی لەسەر حکوومەتی هەرێم بڕیوە. کەواتە ئێستا باشترین پلانتان چییە بۆ ئەوەی کە منداڵانی کارکەر کەم بکەنەوە؟ باشترین پلان ئەوەیە کە حکوومەت پشگیری تەواوی وەزارەتی کار بکاتن کە بەڕاستی لە بودجەی ئەم ساڵ کە پەسەند کرا لەم بودجەیە بودجەیەک تەرخان بکرێتن بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی سەرپشک بکرێت لە چارەسەرکردنی کێشەکان بەڕاستی بەبڕینەوە چونکە هەندێک هەیە بەڕاستی پێویستی پێینێ بەبڕینەوەی 150,000 بوو بۆ عایلەیەک بەڕاستی لەوانەیە زۆر کەم بێت ئەوانەیە هەندێک خەڵک پێویستی بە 400,000 بە 350,000 بۆی بتوانێت بژێتن ئەمە یەک دوو هەندێک خەڵک هەیە بەڕاستی پێویستی بە ئیشکردنی ئەم مناڵە نییە ئەمەش پێویستی بە ئیجرات ئەوە بابەتێکی زۆر گرنگە کاک نەزمی چۆن ڕوبەڕوویان دەبنەوە ئەو کەسانی ئەمەش بەڕاستی کێشەی یاسایی هەیە یعنی هەتا ئێستا کە چارەسەر ناکرێت بەڕاستی کێشەیە ئایا ئەم مناڵەیە دەستگیرەکەی زیندانیەکەی گوناحی نییە دەبان
دایک و باوکی بەچ مادەیەکی قانونی بەڕاستی سزای دان حاکم چۆن بتوانێت تعامل لەگەرمە بکە بەڕاستی ئەمە پێویستی بە دیراسەیەکی دادوەری وردە چۆن بتوانێت چونکە هەندێک خەلک هەن هەندێک خەلکەن بەڕاستی بە ئۆتۆمۆبیلی زۆر گرانبەها مناڵەکەی خۆی ئەینی لەسەر شەقەم داهێنیشێتن ئەمە یەک دوو هەندێک حاڵاتمان هەیە هەندێک خەلک هەن دەیەوێت مناڵەکەم مادەم ناخوێنێ و سەرکەوتون نییە لە خوێنن با فێرە پیشەیەک بێت دەبەر لای کەسێک داهێنێ فێرە پیشە بێت ئەمەش بە خۆی یەک پرسیاری دیکەم هەیە زۆر بە کورتی وەڵامم بیتەوە سپاس دەکەم ئەو منداڵانە لەسەر شەقامەکان کە کار دەکەن ڕوبەڕووی توندوتیژیە بنەوە زۆر جۆری توندوتیژی کە باسمان کرد پێمان بڵێ هیچ منداڵێک دێ سکاڵا تۆمار بکات ئێوە ئەو کێشانیان بۆ چارەسەرەکەن هەتا ئێستا هیچ حاڵاتێک بۆ ئێمە وەکو وەزارەتی کاروباری کومەڵاتی وەکو بەڕێوەبەراتی گشتی کار و دەستەبەری کومەڵاتی هیچ حاڵاتێک ڕوبەڕووی ئێمە نەبووە چونکە یاسا هەیە بە باتاکیت هەر کێشەیەک لەم بابەتە ڕوو بداتن بە پێی یاسا دەدرێتە دادگا. زۆر سپاس دەکەم بەڕێز نەزمی موسا جێگری بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی سپاس کە ئامادەبوویت لەگەڵم.